ئێمە لە یادی 48 ساڵی شەهیدکردنی لەیلا قاسم و هاوڕێکانی هەڵساین بە ئەنجامدانی چالایچیەک بۆ یادکردنەوەی ئەم ژنە قارەمانەی کووردە. دیادکردنەوەکەمان لە چەند بڕگە چالایچیەک پێکات و ئامانجیش لەم چالایچێدا یەکەم بەرز ڕاگررتنی ڕوحی شەهید لەیلا و هاوڕێکانێتی و دووەمیش لەم چالایچێدا چەندین کچی گەنج و ژنانی گەنج تواناکانی خۆیان بە چەند بڕگە چالایچێک پێشکەش بە ئامادەبووان کرد و لێرەدا ئامانجمان لەوە بوو کە هێزێکی معنەوی بە کچانی گەنج ببەخشین کە تواناکانیان بەگەڕ بخەن لێرەدا و بە ئەکادمی بکرێن و هێزێکی معنەوی بێبۆیان لەم ڕۆژەدا کە پیشانی دەن ژنانی کورد لە هەموو بوارێکدا بە توانان هیچیان لە ژنانی دنیا کەمتر نییە و هیچیانیش لە پیاوان کەمتر نییە و دووپاتمان کردەوە وەکو ژنانی گەنجی کەرکووک کە هەمیشە درێژە پێدەری ڕێبازەکەی شەهید لەیلا قاسم بین کە شەهید لەیلا فێرگەیەک بوو قوتابخانەیەک بوو هەمووانی فێری عیشقی نیشتیمان کرد بەڵێن دووپاتەکەینەوە کە هەر کەسێ لە بواری خۆیدا بتوانێت خزمەت بە خاک و نیشتیمانەکەی بکات ئەوە درێژە پێدەری ڕێبازی ئەو شەهیدەیە.